نەخۆشم بۆ هاتیە تێم گەیاندیە لە خۆی و لە داچی کە ئەوە 6 مانگە مێردی کردیە بەس ئەو مندارە گەورەترە مەسەلەن 7 مانگە 8 مانگە بەس زۆر بە ئاسانی دەتانی پێ برێ پێشوەخت لەدایک بوو یعنی ئەو کە دەیبێ مندارەکە 9 مانگە بەڵام دەرێن ئەو بە 7 مانگی لەدایک چی کڕۆمۆسۆماتی لۆ بکا بزانی ئەو پیاوە ینی پیاوەکی دیە زۆر کەمە ئەو حاڵەتە لێرە چونکە زوو دەچنە بەردەستی دکتۆران بەس حاڵەت خۆشم هەبوو ساڵی 22 کابراەکە زۆر بەدیم بوو ژنەکی هینابوو 6 مانگ بوو هاتە بەردەستم مندار 9 مانگییە لە بنجێ خوندم و هەتا تێم گەیاند ئەو جا دەرکەوت ئەو کەمێردی کە دەنگمان نەکرد بە کابرامان گۆ ئەوە ڕحمەکەی تەواو نییە زووتر ئەو مندارە دێتە دەرێ و ڕازی بوو فیتنەش نەبوو بەس ئێستا ئەتو فیتنەی دروست دەکەی دانیشی بە کەسوکاری برێ دنیایەکت لێ دێتە پێش ئەتوش لەگەر دەکوژن دکتۆرەکەش دەکوژن ئێک دەرێ درۆیە دەکایەک دەرێ نازانی وای لە ئاخیرەیە